بەڵێ بەڵێ ببورن من باشگوێم لاوەڕێیانم نەبوو کە نەمزانی لە پەخشام بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت نیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەڵای هەولێرەوە باسی هەڵبژاردن ئەڵقەی دووتان پێشکەش ئەەکەین دیارە وەکو خۆتان ئاگادارن کە ئەم بەرنمەیە بەرنمەیەکی تایبەتی کوردستان 24 بە هەڵبژاردننی عێراق کە بڕیارە لە 12 ئایاری مانگی داهاتوو ئەنجام بدرێت و هەموو شەوێک بە درێژایی 26 شەو ئێمە هەموو شەوێک 4 کاندیدی 4 لایەنی جیاوازە هێنین بۆ ئەوەی ڕوئیا و دنیابینی و بڵین بەرنامە و بەڵێنەکانی خۆیان لەم بەرنمەیە باس بکەن ئێمەش پرسیارەکانی ئێوەیان لێ دەکەین مەبەستمە ئەوەتان بەبیر بێنمەوە کە ئێمە لەم بەرنمەیە مەبەستمانە بزانین لایەنە سیاسیە جیاوازەکان بە چ شێوەیەک ئەیانەوێت بچنە بەغدا و بە شێوەیەک ئەیانەوێت گەر بتوانم بەکاری بێنەمەوە دەستەواژێ ئەو بارە لارەی کورد ڕاست بکەنەوە چونکە وترێت کورد وەکو جاران نییە بۆ نمونە گەر بڕوانی لە هەڵبژاردنەکانی 2005 لە 275 کورسی کورد 77 کورسی هەبوو یان یەک لە سەرسەی دەنگەکان بوو بە شێوەیەک لە شێوەکان لە 2010 لە 325 کورسی 57 کورسی بەدەستێنێ کەم ئەبێتەوە لە هەڵبژاردننی ڕابردوو لە 328 کورسی 62 کورسی بەدەستێنێ لە ئێستادا دۆخی کەرکوک دۆخی خورمات و دۆخی خانەقین هەموو ئەمانە کاریگەری نابێت لەسەرەوەی کە کورد گەر بتوانین بڵین ئەم جارە بچووکترە بێتەوە لە بەغداد یان ئێمە چاوەڕێی چی بکەین لە بەغدا و چاوەڕێی چی بکەین لەم کاندیدە بەڕێزانە گەر بچنە بەغداد چیمان بۆ بکەن من زیاتر ناڵێم ئەم شەو 4 میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە میوانەکانم بەڕێز بڵین کاک حاکم ئازاد حەمەدەمین کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر خات و کەژاڵ هادی شێروانی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەولێر و هەروەها کاک ئیسا حوسێن سیان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر وەروە خات و قمریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای هەولێر قمری خەنگەر هەر لە جەنابتەوە دەست پێ بکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزمموی ئێجگار تاڵیان هەیە لەگەڵ کاندید و دواتریش کابن بە پەرلەمانتار چ لە پەرلەمانی کوردستان چ لە پەرلەمانی عێراق ئێوە چۆن ئەتوانن جیاواز بن بەناوی خۆی گەورە و میهرەبان من بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێم کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و نوێنەرانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان ئەوانەی کە لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستان نوێنەرایەتی جەماوەری کوردستانیان کردووە بە پێی ئەو ئەرکەی بە پێی ئەو حەجمەی کە هەیەیان بووە توانم بڵێم زیاتر لە حەجمی خۆیان توانیویانە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە هەرێمی کوردستان بکەن و توانیومانە تا ڕادەیەک ئەرکەکانی خۆمان لەوانەیە نەمانتوانی بێ 100% جێبەجێ بکەین بەڵێ من وەکو قمریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 3 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەرنامەی خۆی هەیە بۆ هەڵبژاردنەکان ئێمە وەکو پاڵێوراوانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو بەرنامەیە کە حیزب بۆی داناوین لە چوارچێوەی بەرنامەی حیزبە ئەمانەوێت نوێنەرایەتی جەماوەری خۆمان بکەین و خزمەت بە جەماوەر و گەل و نیشتیمان و نەتەوە و ئاینی خۆمان بکەین بەرنامی کۆمەڵی ئیسلامی کوردستان دیارە 6 تەوەری زۆر لە خۆ دەبێت بمبورە من نەهاتووم یعنی تۆ وەکو وتەبێژی کۆمەڵ لێرە بانگێش بکەم من ئەمەوێت جەنابەت وەکو کاندیدێک بە دەنگدەرەکانت بڵێ من وا ئەەکەم دەنگم پێ بدەن لەبەر ئەم شتە بەڵێ بە نژوا دەڵێم منیژەڵێم من لەسەر لیستێکی دیاریکرا و کاندیدم پێش هەموو شت هەوڵ ئەدەم بەرنامەی لیستەکەم جێبەجێ بکەم چونکە قەناعەتم وایە کە ئەو بەرنامەی هاوڕێیانی پەرلەمانتارت لە بەغدا لە لیستی کۆمەڵی ئیسلامی توانیویانە ئەو بەرنامەیە جێبەجێ بکەن پێشتر بەڵێ بێگومان دێمەوەلات کاک حاکم ئازاد بێمەوە لای جەنابتان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر قسەیەک لەسەرەوە هەیە وترێت کە کورد ئەو سنگ و قورسایی جارانی لە عێراق نەماوە پێتان وایە ئێوە بچن بتوانن گۆڕانکاریەک بکەن
زۆر سپاس بێگومان لەو ئێوارە ساردەی کە ئەم شەو لە قڵاتین ئینشاءڵڵا کەستان نەخۆش نەکەون چونکە نابێت نەخۆش بن لەم فترەیە. من سپاسی جناب بوو بەرنامەکە دەکەم لە سەرەتایی وەرزێکی تازە هیوادارم ئێوەش لەگەڵ ئێمە سەرکەوتوو بن و من هیواخوازم پرۆسی هەڵبژاردن بە شێوازێکی مەدەنی دیموکراسی لە کوردستانە بەڕێوە بچێ. من پێم وایە ئەگەر پێگەی کورد لە بەغدا زەعیفە کە پێم وایە زەعیف ئێستا بێگومان ئەمە پەیوەندی بە عقلی بەرامبەرەوە هەیە بە بەرامبەرەوەکەوە پەیوەندی بەوەی هەیە کە ئەو ئێمە عقدێکمان هەیە ئیتفاقێکمان هەیە دەستور عقدا لە نێوان ئێمە لە نێوان گەلی کوردستان و ناوەندی عێراقدا ڕێککەوتین لەسەر بنیادی دەولەتێک لە بنیاد ئەساسی عەدالەتی کۆمەڵایەتی دیموکراتی هاوڵاتی بوون و مافی مرۆڤ ئەمە کەواتە کۆمەڵێک پرانسیپن بۆی زامنی هێنانێتی ئەو عێراقەیە ئەویش لە دەستوردا جێبەجێکراون بەداخەوە کۆمەڵایەک دەبینن ئەم پرانسیپانە پەیوەندیان بە هەموو دیوەکانەوە لەوانش مافەڕەواکانی خەڵکی کوردستان عێراق بەداخەوە لە ڕابردوودا و لە ماوەی ساڵانی ڕابردوو نەیتوانی هەموو ئەو بەرگە دەستوریانە جێبەجێ بکات کۆمەڵێک مەسەلەی گرنگ کە لەسەر ڕێکەوتبووین نادیدە بکە بەداخەوە عێراق ئێستا تەنها بە شکل عێراقە. پێت وایە خۆت وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان دەربچیت بچیتە بەغدا لە ناو پەرلەمانە بتوانی ئەوەی بەرنامەت بۆ دانەوە جێبەجێکەی؟ بێگومان لە چوارچێوەی ئەو تێڕوانین و لە کلااو ڕۆژنەی ئەو بەرنامە سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان وەکو خاوەنی دۆزە گەورەکە هەیەی و من وەکو قانونزانێک وەکو مێدیاکارێک شارەزا لە بواری نەقابی شارەزا لە بواری قانون شارەزا لە بوارەکانی دیکەی کە پەیوەندیان بە گەیاندن و بە مێدیاوە هەیە من پێم وایە دەتوانم ڕۆژەی خۆم هەبێ بەرنامەی خۆم هەبێ کاری لەسەر. سپاس دەکەم کاک حاکم بێگومان دێمەوە لای جەناب کاکی تاگەر بێمە لای جەنابتان کاندیدی یەکێتی نیشتمانی کوردستان لە پارێزگای هەولێر. قسەیەک لەسەر ئەوە هەیە کە لە هەرێمی کوردستان کاندیدەکان و لە سەروی کاندیدەکانیشەوە پارتە سیاسەکان کاتێ مامەڵە لەگەڵ یەکەکەن مخاتەبەی یەکتر و شەقامی کوردیەکە نەستەکەی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن نییە بۆ عێراق. تۆ لەم ڕووەوە پەیامت چییە و ئایا چۆن ڕووی دەمتان لە بەغدا ئەکەن و بەنیازن بەرەو بەغدا بڕۆن چۆن ئەماکەن؟ دەست خۆش کاگاتکار سپاس بۆ بەرنامەکەت سپاس بۆ کەناڵەکەتان سپاس بۆ ماندووبوونی ئەم بەرنمەیە وەکو کاک حاکم و تێوارەیەکی ساردا دەستان خۆش بی. من ئومێدەوارم بانگەشەی هەڵبژاردن ببوونە ئومێدەوارم بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر هێمنانە بڕوە کە ئەو دوو ڕۆژەی کە من تێبینیم کردووە تا ڕادەیەک هێمنانەیە شتی وا ڕووی نەداوەیان شتێک نەبووە کە من تێبینیم کردوێ کە بەڵام چوونمان بۆ بەغدایان ئەو لیستەی کە زۆرترین دەنگ دەهێنێ و دەچێتە بەغدا حتمەن ئیشکردنی ئێمە کارکردنی ئێمە لە بەغدا بۆی پارێزگاری لە میلەتی خۆمان بکەین پارێزگاری لە هەموو ئەو یاسا و بڕیارانە بکەین کە لە بەرژەوەندی میلەتی ئێمەیە دەنگ لەسەرەوە یاسایانە بدەین و دژی ئەو یاسا و بڕیارانەش بوەستینەوە کە مافەکانی ئێمە پێشێلەکە وەکەوەی کە خۆت وتت ئەمە ململانەیە کە یان بە سەرکەوتنێکە بۆ بەغدا نەک بۆ هەرێمی کوردستان بەڵام حزبەکانیش لە چوارچێەوەی بانگێشەی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستانە هەریەکە ویان هەر حزبە و هەرلایەنە و بۆ ئەوەی هەستی خەڵک بەرامبەر بۆ لیستەکەی خۆی یان زۆرترین دەنگ بۆ لیستەکەی خۆی حاصل بکە تا ڕادەیەک حەقی خۆیەتی ئەگەر ئێمە ومان بیر نەچێت تەنها لە بانگێشەی هەڵبژاردنە مەشروعیانی تۆ تا ڕادەیەک قسە لەگەر مخاتەبە لەگەر هەستی خەڵکی بۆی دەنگ بۆ خۆت ڕابچێشی بەڵام ئومێدەوارم پاش هەڵبژاردن ئەم بارودۆخە هێمن بێتەوە ئارام بێتەوە بۆ ئەوەی بتوانین ئەو کاتە ئێمە شەڕەکە ببینە پەرلەمانی عێراق بیبینە بەغدا ململانێکە بیبینە ئەوێ بۆ ئەوەی لەوێ دیفاع یان بەرگری لە مافی نەتەوەکەمان بکەین. ئومێدەواریشم ینی بۆ نمونە ئەو لیستانی کە سەر دەکەون ئەو لیستانی کە دەستنە بەغدا هەموو ئەو کاندیدانە سەرکەون کە کاندیدی ئەکتیڤن کە دەتوان بەرگری لە مافی نەتەوەکەیانەوە بکەن. زۆر سپاس دەکەم بێگومان دێمەڵات کە ژاڵخان جەنابتان کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستانن لە پارێزگای هەولێر بۆ پەرلەمانی عێراق. گەر پرسیارەکەمان بەو شێوەیە بکەین کورد لە عێراقدا تا ئێستا ماوەیەک لە ماوەکان فترەیەک لە فترەکان ئەیتوانی ڕقەمێکی گەورە و گران بێت ڕۆڵی هەبێت.
پێت وایە کورد ئەبێت ئەم جارە یاخود خۆت کە ئەچی وەکو شخصی خۆت بەنیازی چۆن یعنی وەکو تیمێک پێت وایە وەکو تیمێک بچنە بەغدا کاریگەری خۆیە بێت یان دیسان پەرتەوازە بین وەکو ئەش وتراوە دەمێکە ینی لەتیان کە کەرتیان کەوت لێیان بدە پێت وایە ئەمە مەترسێکی گەورەیە و ئێستا تا ئەم لەحزەیەش بوونی هەیە بەنسبەت پارتە سیاسەکانەوە بەڵێ سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و مهرەبان سڵاو ڕێزم بۆ خەرکی شاری قەڵاو منارە خەڵکی هەولێری خۆشەویست و دەستخۆشیش لە بەڕێستان دەکەم من خۆم وەکو ژنێک کوردێکەوە خۆم کاندید کرد بۆ ئەنجومەنی نوێنەرانی بەغدا وەکو خۆم بڕیارم داوە وەکو کاندیدێک ئەگەر دەربچم لە کۆبوونەوە فەرمیەکانی ئەنجومەنی نوێنەرانی بەغدا بە زمانی کوردی قسە بکەم بەپێی دەستور مادەی 4 بۆم هەیە کە بە زمانی کوردی و زمانی عەربی دوو زمانی فەرمینە ئەسڵ وایە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا وەرجێڕی هەبیتن لە ناو ئەنجومەنی نوێنەرانی بەغدا کۆمەڵێک هەلی کار بۆ کۆمەڵی گەنجی کوردیشە دۆزنەوە بەڵێ من بە زمانی کوردی قسە بکەم و متەرجم لە کۆبوونەوە فەرمیەکان هەرچەندە خۆم ئاخاوتن بە زمانی عەربی زۆر باشە و تا بۆم بکرێ و بۆم بگونجێ بە جلی کوردی دەچمە ناو کۆبوونەوەکان کاندیدە پەرلەمانتارە کوردەکان لە تەواوی خولەکانی ڕابردووە نەیانتوانی و ممارەسەی ئەو مافەی خۆیان بکەن بەڵێ ئەو مافە دەستور پێداون دەبێ هەموو کاندیدە کوردەکان ئەو مافەیە ممارەسە بکەن منیش بەڵێن دەدەم کە ئەگەر دەرچم ئەو مافەیە بە زمانی کوردی لە کۆبوونەوە فەرمیەکان لە دەروی پەرلەمان لە ناو کۆبوونەوە نافەرمیەکان ئاساییە بە زمانی عەربی قسە بکەم و هەوڵش دەبین بەجل چینەتەوەی ڕسەنایەتی کوردی خۆم لە ناو هۆڵی کۆبوونەوە لێرە هەیە و تا ئەم لەحزەیەش کە من و تۆ قسەی تیاکەین و لەگەڵ هەموو هاوڕێیانی بەڕێزە ئەم پەرتەوازەیە مەترسیە گەر بەو شێوەیە بچینە بەغدا بەڵێ ئێمە ئەگەر مێژوو بینینەوە بەرچاوی خۆمان لە 2003 کە بڕیار بۆ عێراقێکی جیاواز عێراقی نوێ بنیان بدرێ دەستورێک دانرەکەوا سەرکردایەتی کۆنتڕۆڵی کاریگەریان هەبوو لە دانانی ئەو دەستورە بەڵام بەداخەوە کات دەستورەکە پێشێل کرا و جێبەجێ نەکرا لەو کاتە کورد توانیان هێزە کوردیەکان سەرکردایەتی کوردی لە توانیان کەوا کۆمەڵێک دەستکەوت بۆ هەرێمی کوردستان و مافی کورد بەدەست بێنن کاتێک کە هەمویان تەبابوون بەردی بەهێزبوونی بەردی بناغی بەهێزبوونی پێگەی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا دوو خاڵی زۆر گرنگە یەکێکیان تەبایی هێزە سیاسیەکانی کورد دومیان گەڕانەوەی مافەکە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەگەر بەو دووە بە تەبایی و بەپێی دەستور ئێمە مامەڵە لەگەر بەغدا بکەین دەتوانین هەموو مافە دەستورەکان و شایستەداریەکانی هەرێمی کوردستان دیارە ئێمە لەگەڵ تەواوی هاوڕێیانم لە کوردستان 24 و ستافی باسی هەڵبژاردن هەمیشە هەوڵەدەین دەنگی بڵین تەواوی تاکەکان و هاوڵاتیان و بە تایبەت دەنگدەران بێنینە ناو ستۆدیۆی باسی هەڵبژاردن گوێمان لە هاوڵاتیانیش بێ بزان ئەوان دنیابینی و ڕوئیا و ڕایان لەسەر کاندیدەکان چییە ئەگەر هاوڕێیانە من بە پێویست بەهۆی ئەو بایەوە گوێ وەکو پێویست گوێم لێیان نییە ئەگەر ڤۆکس پۆپەکە ئامادەیە با گوێمان لە ڕای ئەو هاوڵاتیە بەڕێزانە بێت. قناعتي من هیچ هەتا ئێستا هیچیان لۆمە نەکردیە و هیچیش ناکەن و گەبشتنیش هەر ئەوەی ئێستاش دەچی فەرقی نییە لەگەڵەوەی پێشترێ لەوێ بووە یعنی مافی ئێمە هەتا ئێستا هیچیان وەرنەگرتیە هیچیان پێ ناکرێت بەڵام هەمی تۆ ببکی بۆ کوردستان ناخوا ئەم هەمی بۆ ملەتی خۆشوتی بەڵام بەخوڵتی شۆل بکەن کەس خۆبان نەدەت هێرفۆ هۆوە ئیندا درستی بۆ شۆل بکە تا ناجابێت یان داواکەم وەسقی ئەم میلەتە چاکەن یەک دوو هەمیش ئەم هەموو کرێنشین و داماوە هەیە جێگای شەوێکی نییە نانی شەوێکی نییە ئاوڕێ لەوانە بنەوە ئاور لەوانە نێنەوە کە لەسەر تەختن و مەرحەبابوونیانەکەن و ئەچن بۆ لایەن ئەوە هیچ نییە ئاوڕێ لە فەقیر و هەژار بنەوە ئەزیش دلا خبم ئەگەر پەرلەمانتارێت مەد vê carêjî biçin dê wekî carên berê bin bila bixêra xwe neçin ez wek hevwelatiyekê dilsoziya perlemantarêt me gelekê min dibînim ez hîvîdarim ev mavperwerî û kurdperwerî welatperwerî vê carê nav me da zor bibin em êdî li jêr rikêfa Bexdayê nebîn heger hem li jêr rikêfa Bexdayê bîn û Bexdadê bû me biryara dit çi ramanek di hikûmeta me da heye çi ramanek di siyaseta me da heye ئێستا کە دێنە ناو خەڵکی دەنگمان بدەنێ واتان و دەکەین واتان و دەکەی زۆری وامان جێرێ بووە زۆری واشمان بیستیە بەڵام هیچیان بۆمان نەکردیە لە لای خۆمەوە لە ڕای خۆمەوە چاوەڕێوەی نەبن بە خۆم و بە بنەماڵەکەشم چاوەڕێوەی نەبن دەنجام بدەینی واللهی مەدوێتەن هەمی وەکو کورد وەکو هەمی وەکو کوردینی بچنەوێ نەبوو هەرجەوەندێت حەزبی و بوو هەر تشتێکێتی هەر وەکو کوردێک هەر ئەندامێکە بچتەوێرێ نوێنەراتیا کووردا دەبێت مافێت کووردا بپارێزن بۆچی ئەندام پەرلەمانن بۆچی ئەمە دەنگیان پێدەین لەبەرەوەی ئەوان لە هەوڵی خۆیان نابن
کۆشش بکەن بۆ ئێمە ئەوەی ئێمە تەنیا دەنگدانەکەی بۆ ئەوان هیچ شیشکە لەسەر میلەت نییە بۆ ئانی بکە بەڵام کە ئێمە بۆ ئانەکەی بێ ئانش بۆ ئێمە بکەنەوە ژەم هیویدارن بچن ئەف دەنگیان بدن وانژێک و بەلاش ناچێت یانی هیویدارن شوانە هیویدارن خزمەتێکی بۆ ملەتی کورد بکەن العێراقی و دامژ بزانن کام کینە و کام بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە باسی هەڵبژاردن بەردەوامین کەژاڵخان لەبەرەوەی جاری پێشوو درەنگ گەڕامەوە لای تۆ ئەخیر کەس لە تۆ دەست پێەکەم بۆی تەوازن هەبێت کاتێ لە هاوڵاتیانە پرسی ئێوە ئەتانەوێت ئەم کاندیدانە چیتان بۆ بکەن هێندە بێهیوان ئەڵێن بە تەمای هیچ نین چکە دڵنیانیشمان بۆ ناکەن بەڵێ خۆی ڕاستە ئەگەر ئێمە تەمەشا بکەین لە دوای ئێمە ماوەی 6 ساڵە لەگەر بەغدا مامەڵەمان وەکو میوانێک بوونە لە بەغدا بەڕاستی ناتەبایی هێزە کوردیەکان لە بەغدا بردننی شەڕی هەولێر یان شەڕی کوردستان بۆ ناو بۆ بەغدا وای کرد کە بەڕاستی هیچ ئومێدێک بۆ هاوڵاتی نەمێنێتن چکە ئێمە دەتوانین بڵێن کاتێکە هێزە کوردیەکان یەکدەنگ بوون توانیان کۆمەڵێک شت بۆ کوردابین بکەن بەڵام لە ئێستادا کورد گەڕایتەوە هەمان قۆناغی 2003 هەموو ئەوانەی کە بەدەستی هێنابوو لە چکە لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم و نوسکۆی 16 ئۆکتۆبەرەوە و بەرژەوەندی وڵاتانی دراوسێ و بەرژەوەندی ناوچەکە کۆمەڵی گۆڕانکاری بەسەرهات هەموو ڕێگر بوون لە بەدەوڵەتبوونی گەلێکەوە بەپێی دەستور مافی خۆتی داوای دەوڵەت بوون بکاتن ئەمانە وای لێکرد گەلی کوردی گەڕاندەوە قۆناغێکی دیکە بۆیە دەبێت ئەم جارە بە هەمان ڕوحیەت و بە هەمان هەناسەی 2003 بگەڕێنەوە بەغدا دەست لە ناودەست هەموو یەک هەوەست بۆ بەهێزبوونی پێگەی کورد لە بەغدا بۆ بەهێزبوونی پێگەی کورد چوواتە ئێوە مەبەستانە کار لەسەر ئەوە نەکەن کە وەکو ئەوترێت لە ناو عامیەتی خاڵکە بە باسێکرێت مرکز بەهێز بێت چکە پێتان وایە تا مرکز بەهێز بێ کورد لاوازە بێ بەڵێ تا مرکز بەهێز بێت چکە بەڕاستی ئێستا شیعە لە هەوڵی ئەوەی داوایەکەوە سیستەمی مرکزی و ئەوە قسم لەسەر بێ و زۆری نەوکەمینە شیعە ئێستا لە هەوڵیدایە مەسەلەن سیستەمی مرکزی و زۆرینەی هێز بەڵێ حکوومەتی تەوافقی کۆتایی پێبێنێت بێگومان دێمە وڵات کاک ئیساگەر بێمە لای جەنابتان هاوڵاتیان بێهیوان لێتان مەبەستم تۆ بە شخصی نییە مەبەستم ئەم بەڕێزانە بە شخصی نییە بێهیوان لە پەرلەمانتار ئەڵێن ئەوان ئەڕۆن 100 جار گوێم لیان بووە گیرفانی خۆیان پڕ ئەکەن و ئەگەڕێنەوە ئێمەیان بیر نامێنێت وایە نسبی ئەمەیان ینی بۆ نمونەتەوە گەر من باسی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم ئەمە لە 2005ەوە کە لە پەرلەمانی عێراقا لیستەکەی ئێمە خەڵکی ئەکتیڤیتیا بووە خەڵکێک بووە بە هەموو شێوەیەک دیفاعی لە مافی گەلی کورد کردووە ئەو شخصانی ئێمە کە چوونەتە بەغدا هەمووی لەبارەی اختصاسی بووە یاساناز بوون من پێم وانییە بەڵام تا ڕادەیەک لەوانەیە پەرلەمانتارێک گە تۆزێک کەم و کوڕی هەبێ بوویان بەڵام ئیشی پەرلەمانتاریش ئەوشمان بیر نەچێت ئیشی پەرلەمانتار بەرگریکردنە لە پەرلەمانی عێراق لە بەغدا ینی ڕغمی ئەوەی کە بەرگریکردن لە مافی گەلی کورد ڕغمی ئەوەی کە زۆر جاران خەڵکی ئێمە باسییانە بەرگری بکەن لە مافی کرد تا ڕادەیەکی باش بەڵام ئەوشمان بیر نەچێت ئەو چەند ساڵی کۆتایی منطقی هێز لە عێراقا حکومەکە ئەو منطقی هێزە تا ڕادەیە خراپە ئێمە مەسەلەی لە سوودی توانیوێتی بە عاقلانە مامەڵە لەگەڵ ئەو منطقی هێزە بکات و هێزی منطقی بەسەردا سەرکردایەتی سیاسی کورد لە بەرامبەر ئەوە کەم و کوڕی هەبووە کەم و کوڕی هەبوو بەڵام دەمێ ئەوشم بیر نەچێت ئێمە ئەگەر مەسلەی تەوافق عێراق دەبێت بە تەوافق بەڕێوە بچێت مەسلەی تەوافق بۆ کورد زۆر گرنگە ئێمە تا تەوافق لە نێوان پێکاتەکانی عێراقا هەبوو ئێمە دەمانتوانی دەستەبەری مافەکانی خۆمان بکەین و هەوڵ بۆ زیاتریش بدەین بەڵام لە مەسلەی ئەگەر مەسلەی تەوافق نەما ئەو کاتە ئێمە یەک ڕزیشمان نییە لەسەرەوە بێ سوپاس دەکەم کاریسا کاک حاکم ئازاد هەر سەبارەت بە پەرلەمانتارەکان ینی من لە پەرلەمانتارم بیستووە ئەڵێت سەلامم کردووە هاوڕێکەم جوابی نەداومەتەوە کورد ئاوا چنە بەغدا و ئاوە مامەڵە لەگەڵ یەکترەکەن یعنی ئێوە وەکو خۆتان چوەک شخصی خۆت چوەکو حزبەکەت بەنیازن بە یەکتیم بچنەوە بەغدا و تۆزێک لە بێهیوایی خەڵک بەرامبەر بە پەرلەمانتار کەم بکەنەوە
بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە وەکو خاوەن دیدگایەکی ڕوون بۆ قەزیە سیاسی خەڵکی کوردستان زامنی سەرکەوتنی هەموو تێزەکانی لەوەدا دەبینەوە کە یەک تیم بین بەڵێ لە هەموو مەسلەکە بۆنمە لە کەرکوچیش پارتی دیموکراتی کوردستان هەوڵی دای کورد یەک لیست بێ نەتوین نەمانتوانی لەوێ ببینەوە بێهیوایی بەڕای من ئەو بێهیوایی کە زۆر لە برادرانش لە راپۆرتەکە باسی کرد منیش بێهیوام ڕەنگ بێ پارتی دیموکراتی کوردستانیش بێهیوا بێ لە بەغدا بێهیوایی هەندێک خەڵک یعنی ئەمەی کاچنەوە بەغدا ئەزافیمانە ناچاریە ئەمە من پێم وایە کورد لە حالەتێکدایە بێگومان ئەمە پەیوەندی بە دیوەکەی دیکەوە هەیە ناتوانانی نیکۆڵی ئەوە بکەیت کە ئەمڕۆ لە عراقدا دەولەتێک هەیە کە دەولەتێکی تایفەگەری دەولەتێکی نادیموکراتی دوور لە هەموو ئەو پرانسیپانێک لە ناو دەستوری عراقدا هاتوون دەولەتێک کە هەموو ئەو بڕگە سەرچانەی کە بریتین لە عقدی سیاسی نێوان خەڵکی کوردستان بریتین لە ڕێکەوتنی ئارەزومەندانەی خەڵکی کوردستان و عراق بێگومان نیکۆڵی لە هەموو ئەو باش ئێوە خۆتان وەکو پارتی یعنی ئەڵێن ئێمە هەمیشە لەگەڵەوە این کە کورد یەک دەست و یەک ڕنگ بێت چاوڵێکتان داوە بۆ یەک دەست و یەک ڕنگ من ێستا لە هەر کام لە کۆمەڵ پرسەلەیەکێتی پرسەلەیەگرت و پرسەڵێ پارتی مقەسیرە پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ئەو هەموو خۆناغەکاندا بێگومان هەمیشە خاوەنی دەست پێشخەری سەرچی بووە لە هەموو ئامادەن لێرەوە بە یەکتیم بچنە بەغدا لەگەڵ بێگومان ئێمە هەر کاتێک هەڵبژاردنەوە بێ تەمەنای ئەوە دەکەین قومیەخان جەنابەت خۆت و حزبەکە شتۆک و کۆمەڵی ئیسلامی یعنی پێتان وایە خۆتان ئەوەی توانی وتانە کردوتانە حزبەکانی تر مقەسیر بوو بێتن بەڵێ من پێم باشە وەڵامی ئەو پرسیارەش لە من وەرگری کە لەسەر ئەوەی سەبارەت بە ڕای خەڵک چۆنە متمانەیە گەڕێنەوە من ئەڵێم بە ڕای چاودێرەکان دەڵێن لە ساڵی 2005ەوە باشە لە سەدا نەوەدی دروشمەکانی هەڵبژاردن دووبارەن واتە بەس دروشمەوە نەکراوەتە بواری کردار بۆیە هەموو حیزبەکان منەڵم لە سەدا نەوەت باشە کەواتە لە سەدادەیەک جێبەجێ کراوە تۆتەوێ بڵێ و سەدادە کۆمەڵ بووە حیزبەکانی تریش بەشدارن لەو لە سەدادەیە لەو لە سەدانەوەدەش هەموو بەشدارن لە سەدادەکەش بە هەمان شێوە نەک ئێمە بڵێم لە حیزبەکانی کوردستان واتە لە هەموو عێراق هەموو حیزبەکان کە بەشدار بوون ئێستا دروشمەکانیان جارێکی تر دووبارەیە لە 2023ەوە کورد بەشێکی سەرەکی بووە لە پێکهێنانی دەوڵەتی عێراق بەڵام دائیمە نەیتوانیوە ئەو مافە دەستوری و یاسایانەی خۆی کە خۆی بەشێک بە لە نووسینەوەی دەستور لە 2005 نەیتوانیوە دیفاعی لێ بکات بەدەستی بێنن ئەمە بکەن قومیەخان ئەمە پرسیارەکەی ئێوە چۆن نەتوانن ئەمە بکەن ئێمە کاتێک ئاسای سحریتان پێ ئێوە هاوڕێکانتان بچنەمە بگۆڕن ئاسای سحریمان کاتێ پێک ئەبێ ژمارەی کورسیەکانمان زیاد بێت ئێمە ژمارەی کورسیەکانمان بەقەی ژماری کورسیەکانمان لەوەش زیاتر توانیمانە خزمەت بکەین بۆیە لایەنەکانی تر بە پێی ڕێژەی کورسیەکانیان کەم تەرخەم بوون بە تایبەتگەر ڕیزبەندیەک بۆ لایەنەکان بکەی بڵێ ئەمە یەک دوو سێ ئەم سێ چوار ئەمانە کەم تەرخەم بوون پارتی دیموکراتی کوردستان پشکی سەرەکی بەرەکەوێ چونکە ڕێژەی کورسیەکانی زیاتر بووە پاشان یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕان هەموو حیزبەکان دوێنێ شەوێمە گۆڕان لێرە بوو بەڵام ئەم شەو لێرە نیە سوپاس دەکەم کاک حاکمەڵێ دێوە مقەسیری یەکەمن لەوەی کە لە بەغا نەمانتوانیوە دەستکەوتێکی ڕێک و پێکمانە بێت دەزانی زۆر ئەوەی من پێم وایە لە بەغدا مەبدەئێکێ پێی دەڵێن تەوافق و شەراکەت و هاوسەنجی بۆچی نەماوە لەبەرەوەی تۆ قزیەک تێ قزیێکی مەرکەزی تێ 7 ساڵە بۆ منە پارتی دیموکراتی کوردستان 72 ساڵە کە لەوێوە کۆی بزاوی ڕزگاری خوازی نیشتیمانی خەڵکی کوردستان دەست پێ دەکا ئەمڕۆ کێشەی کوردستان کێشەی بجە نییە تۆ تەماشای دەبی وێنە گەورەکە تۆ هاوڕانیت لەگەڵ قومیەخان من پێم وایە بۆ نمونە لە بەغدا باشی ئەغلەبیەت سیاسی دەکرێت ئەغلەبی سیاسی جگە لە دروشمێکی
هەڵخەرە تێرانە شتێکی کە زیاتر نییە چونکە تۆ ناتوانانی لە ناو دەوڵەتێکی ئەمە وای کردووە کە کورد ناتوانێت ئیش بکالەوێ دەخرەوە ئەمە بێئومێد بوونە من پرسیارێک دەکەم ئێمە بۆ لە بەغداین بۆچی لەبێ بچینە بەغدا بۆچی کورد لە بەغدایە ئەگەر باشترین زەمانەت ئەوەیە کە تۆ بتانی لە بەغدا ئەم دروشمانێکە هەن ئەو عقدە سیاسێکت فاق لە سکراوە بێتە سپاس کاک حاکم کاک عیسا لە ڕیزبەندیەکەی قومریەکانیەوە بە دەرەجە دوو دێن و ئەوترێت بۆ نمونە ئەو کاتەی کە سەرۆک کۆماری عێراق جەنابی سەرۆک مامجەلال بوو خوا لێی خۆش بێت کورد شتێکی تر بوو ینی جەنابی مامجەلال هەمیشەی وت بە پۆستی سەرۆک کۆمار بکرێت بە پۆستی سەرۆک کۆمارێکم بە پۆستی سەرۆک کۆمار نەکرێت بە پۆستی جەلال تەڵەبانیەکەم حەس ناکەی ینی ئەوەی کە قومریەخانی لێ غەدرێک بێ بەرامبەری بەیەوە یان فعلەن وایە ئێوە بە دەرەجە دوو مقەسیرن و کەم تەرخەمن و خەتابارن لەوەی کە کورد ئەو پێگەی نییە لە عێراق والله بنسبت بە شەکەی خۆمەوە قساکەین ئەوەی قومریەخان تۆزێک بێ غەدر بوو لەبەرەوەی ئێمە لە 2000 تقریبا 2003 دوای کە تشکیلی عێراق کرایەوە جەنابی مامجەلال چوو بۆ بەغدا ئەو کاتەش بە شایەدی خەڵکی عێراق و بە تایبەتیش خەڵکی کوردستانیش جەنابی مامجەلال هەمیشە پارێزەری مافەکانی گەلی کورد بووە هەروەها هەموو پێکاتەکانی عێراقیش لە سایە و سێبەری جەنابی مامجەلالە بە ئاشتی ژیاون لە دوای غیابی مامجەلال لە بەغدایە لە دوای غیابی مامجەلال لە بەغدایە ئەڵێ وەکو چی هەموو ئەو بۆ نمونە تا جەنابی مامجەلال لە بەغدا بۆ عێراق بەغدا نەیدەتوانی بودجێ هەرێمی کوردستان یان شایستە داراییەکانمان ببڕێت تا ڕادەیەک هەموو ئەو پشکانەی کە بۆ عێراق دەهات لە ڕێگەی جەنابی مامجەلالەوە بەشی هەرێمی کوردستانیشی لێ دەدرا پەرلەمانتارەکانمان لە بەغدا مامجەلال لەوێ بوو زیاتر دەنجیان دلێرتر بوو زیاتر بەهێزتر بوون هەموو ئەوانە بۆ کورد دەستکەوت بوو مامجەلال هێنابووی بەڵام لە دوای نەمانی مامجەلالەوە غیابی مامجەلال لە بەغداوە ئەمانە هەموو کەوتە ینی هەموو ئەو دەستکەوتانەمان کەوتە لێژی کەوتە ئەوەی قومریەخان لەوەی کردووەڵێ وانە تاکید من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا تا ڕادەیەکی زۆر باش ئەدای یان واجبی خۆی بەجێهێناوە ئەرچی سەرشانی خۆی کردووە بەڵام ئێمە چی بکەین ئێمە قومریەخان واکە پێچێت قسەکانی بەدڵ من یەک شتەڵێم یعنی زۆر گرنگین هەر حیزب و لایەنێک پێش هەموو کەس خۆی ڕخنە لە خۆی بکرێت بەڵام تۆ ڕخنەتە خۆتان نەگرت من بۆ لە ڕیزبەندیەکە تۆ پارتی یەکێتی گۆڕان ئەگەر بڕۆشت مایادوود یەکگرتووی وتم لەو لە سەدانەوەدەی کە کەم تەرخەمی هەبوو دروشم بۆ ئێمەش بەشداری بەڵام لەگەڵەوەشە من پێتان ئەڵێم کورد بەشدار بووە لە دروستکردنی دەوڵەتی عێراق کارێکی باشی کرد بەس دەبوو دیفاع لە حەقی کورد لە مافی کوردیش بکرێ ئێستا بۆچی ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەزع و ژیان و بژێویان لە زۆر حاڵەتەکەمان خەتای خۆمانە خەتای دوژمنەکانمان نییە نەیارەکانمان نییە ئەوانش خەتابارن بەڵام خەتاباری یەکەم ئێمەین یان نەیارەکانمان ئێمە خەتابارین لەبەرەوەی نەمانتوانی وەکو دەوڵەتێکی سربەخۆ وەکو حکوومەت مامەڵە لەگەڵ بەغدادا بکەین وەکو حیزب مامەڵی لەگەڵا کرا کێشەکە لەوەیە کەژاڵخان گوێت لە گفتوگۆکە بوو پێت وایە بێگومان ڕووی دەمم لە قومریەخان نییە بەگشتی دوێنێ شەوی شوا بوو هەموو کەس ئەیوت من حزبەکەم بێت کەم و کوڕین یعنی کەم و کوڕێکی کەممانەیان لە پلەیە خیرەوە دێین ئەوانی ترن پێت وایە بەم شێوەی ئێمە توانین بەهێزەوە بچینە بەغدا یان دیسانەوە هەموو لالوت ئەبن و ئەچنە بەغدا و هەر یەکە و سوچێکە گرن و عەرەبەکانیش چەند باڵیان هەبێ یەک دەنوکیان بۆ کوردەیە بەڵێ ئێمە گرینگە کاتێک ئەم جارە دەڕۆینەوە بەغدا سەرەتای بەرنامەکەش ئاماژام کرد کە یەک هەڵوێست و یەک دەنگ بوو یەک تەبایی نێوان خۆمان زۆر مهمە ئێمە کاتێک کە دەڵێن نابی کێشەی هەولێر ببینە بەغدا ئێمە ڕاستە ئێمە بەرگری لە گەندەڵیەکانی ئێرە ناکەین گەندەڵی زۆر لێرە کرایە ئەوە تا تەماشا دەکەین بۆهۆی ئەو گەندەڵی بەهۆی نەعەدالەتی بەهۆی ئەو خراپ دابشکردنی داهات و سەروەت و سامانی ئەم هەرێمە خانەنشینی موچەی ساڵی پاری وەرگرتیە فەرمانبەر موچەی ساڵی پاری وەرگرتیە یعنی بەڵام ئێمە کاتێک کە دەچینە دیفاع لە گەندەڵیەکانی ئێرە ناکەین ئێمە لەوێ دیفاع لە قوتی خەڵک دەکەین لە مافە دەستوریەکانی خەڵک دەکەین لەسەرەوە هەیە ئەو ترێت حکوومەتی هەرێمی کوردستان پارتە سیاسیەکانی کوردستان هەر کەسە و بە نسبەیەک یعنی هەر کەسە و بەپی ئەو قەبارەی کایەتی کەم تەرخەم بووە گەندەڵیشی هەبووە باشە بەڵام حکوومەتی عێراقی کاتێ موچەی فەرمان بەرەبڕێت یعنی ئەمە زیاندان ینی
ئازاردانی یەکێتی و پارتی و حزبەکان نییە ئەمە ینی ئەشکەنجەدانی هاوڵاتیە زای تۆدا لەبەر سیاسەتی نەوتێریێمی کوردستان هاوڵاتی چی بکات قسەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئێوە کە ئەچنە بەغدا یاخود هاوڕێکانی پێش خۆتان هەر هەموو فراکسیۆنە کوردستانیەکان بۆ یعنی من بینیومە لە بەغاوە قسە ئەکات لە بەغایە پەرلەمانتارەکە بۆ کەناڵێکی کوردی قسە ئەکا کەچی باسی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان گەندڵ ئەی باشە خۆ لە بەغاش گەندڵی ئەی تۆ باشی مەتارەکان هەرێمی کوردستانەکەی خۆ فڕۆکەخانەی نەجەف بە قۆنتەرات گیراوە هەر مانگە بۆ کەسێکە و هیچ ڕکمێکش نایگرێتەوە ئێوە ئاوا ئەچن یان ڕووی دەمتان لە بەغابێ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنەکەی خۆمان لە بەغدا هەموو هەڵوێستەکانمان جێگای شانازینە و مێژوو شاهیدا ئێمە ئەگەر ئەم جارەژ وەکو فراکسیۆنی یەکگرتو وەکو کاندیدان یەکگرتو دەکبێنەوە مسەنە ئاسا دیفاع لەپەر ئەنجومەنی نوێنەرانی بەغدا دیفاع لە مافی کورد و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکەن من پرسیارێک لێرە دەکەم ئایا بە ئەمری عەبادی دەتوانرێ بەجێشی عێراقی ڕوبەڕووی حەشدی شعبی بکاوچەچیان لێ بگرێتن هەر پەرلەمانتاری کورد بوون دەنجیاندا پەرلەمانتارەکانی کورد قەسیر نەبوون کە لە ناو پەرلەمانی عێراق بە یاسای حەشدی شعبیدا دەنگیان بەرز نەکردەوە بەرامبەر بەمە بەڵێ ئێمە دەنگمان پێ نەدا دەنجیاندا بە حەشدی شعبی کە بەڕاستی خاچیان پێفرۆشت کەرکک و دووزیان ئەوانەی دەنگیاندا بۆەوەی حەشدی شعبی بە یاسایی بکرێت بەشدارن لەوەی لە خورمات و لە خانەقین و لە کەرکک کەرکک داگیرکردنی کەرکک و دووس خورمات و ئەو هەموو مافەیەکەوە بڕۆ ناو ئاوەرەکانی دووس بزان ئەو خەڵکەژن و منداڵی چکە من وەک پەرلەمانتارێک لە لێژنەی ژنان لە پەرلەمانی کوردستان چوومەتە ناویان بە دوواداچونم کردێ بزانە لە چ وەزعێکدانا ئێمە دەچین مافی کوردستانیان دەگەڕێنینەوە لەوێندەر ئەو خاکەیکەوە داگیری کرد یاسای شەحبی لە دژی خۆمان کە خۆمان دەنگمان پێدا و لە دژی خۆمان بەکارهاتەوە نەدەبوو هیچ ئەم هەڵەیە کورد لە بە هیچ شێوەیەک ئەگەر لە هەمووی متفق نەبا خۆ لە زۆر پرسیژ متفق بوون و کۆدەنگ بوون بەڵام بەڕاستی لە یاسای حەشدی شەعبی دەنجیان بە هێزێکدا کە ئێستا جێشی عێراقی بە ئەمری عەبادی ناتوانانی ڕوبەڕوویان بێتەوە خاچی پێفرۆشە کاک حاکم پەرلەمانتارەکانی کورد کات 63 بۆ 65 پەرلەمانتارن بە هەموو هێزی خۆیانەوە دوانسیانێکیان نەبێت کە ئەوترێت لە تەوافقی کوردستانی ئەچوونە دەرەوە و ئەچوونە بەشداری دانیشتەکانیانە کرد ئەمانی تر تەواوی فراکسیۆنەکان پێکەوە یەکدەنگ و یەکڕنگ حزوریان هەبوو پێکەوە هاتنە دەرەوە چوونە ژوورەوە بە هەموویانەوە بە زەختی سەر کۆمارەوە بە فشارەکانی هەرێمی کوردستانەوە بە فشاری سندوقی نەقدی نێودەوڵەتیەوە بە فەڕەنساوە بە بریتانیاوە بە ئەمریکاوە بە ئەڵمانیاوە نەیانتوانی بودجێ 17% بۆ کورد زامن بکەن ئەسڵەن 12.67ەکەیان بۆ نەکراب بە 12.68 ئێوە ئەتوانن چی بکەن ئێمە هەر هەمووتانەکەم ئێمە هەر هەمومان بچین ناتوانین هیچ بکەین دەبەرەوەی وەکو لە سەرتاوە گوتم ئێمە دەبێ من بۆ خۆم قەناعەتم وایە دەبێ بچین ئەم مەسەلەی یەکلاکەینەوە ئەو هیوایە یەکلاکەینەوە ئایا کورد دەتوانێت تاکەی لەگەڵ ئەم دەوڵەتە بمێنێتەوە ئایا ئەم دەوڵەتە ئەم عەقلیەتەی کە لە عێراقدا هەیە کە هەمان سیاسەتی ڕابردوو بەرامبەر بە کورد هەمان ستەم دووبارە دەکاتەوە دەتوانین لەگەڵ ئەم عەقلیەتە لەگەڵ ئەم لایەنە بگەینە حالت پێکەوەنانی دەوڵەتێکە لەسەر دەستوری عێراق لەسەر ڕێکەوتین ئایا دەتوانین ئەو دەوڵەتی هاوڵاتی بووینە دروست بکەین ئەغلەبیەتی سیاسی کە باسی دەکەن وەکو گوتم تەنها چاو لە خۆڵکردنە یعنی لە عێراقدا بتونەتەوێ کێشەی سەرچیە کە کێشەی خاک و گەلی کوردستانە سنەتێ شیعەتێ هەرگیز ناتوانانی ئەم مەسەلانە بنە ناو پەرلەمانی عێراقدا یەک لای بکرێتەوە من پێم وایە ئەم خولەی ئێستای پەرلەمان ئەم خولەی کە ئێمە دەچینە پەرلەمان یەک لاکەرەوە دەبێ لەوەی کە دەبێ کورد دەبێ ئەم مەسەلەیەک لا بکاتەوە چۆنێک لای کاتەوە زۆر بکاتەوە بەبێ هیچ هیوایەک ماوە بۆ ئەوەی کورد بتوانێت بینای مافەکانی بکات لە ناوەندی ناوەندی عێراق قمریەخان هیچ هیوایەک ماوە بۆ ئەوەی کورد بتوانێت بینای مافەکانی خۆی بکات لە عێراق و پرسیاری پێشوشم سەبارەت بەوەی کە بە هەموو کورد و بە فشاری نێودەوڵەتیشەوە نەیانتوانی 1 پوینت بودجەی کورد بەرز بکەنەوە یەکەم ئەوگەڕێتەوە بۆ هۆکاری ئەوەی کە کورد نقطە زۆعفی دا بەدەستەوە نقطە زۆعفەکە چی بوو؟ نقطە زۆعفەکەی ئەوەیە ئێمە ناوخۆیەکی پەرتەوازەمان هەبوو ئێمە پاوانخوازی حیزبیمان هەبوو ئێمە بەرژەوەندی حیزبیمان هەبوو ئێمە یەکدەنگ و یەکڕەنگ نەبووین کاتێ یەکدەنگ و یەکڕەنگ نەبووین ئەمە ژەگەڕێتەوە دیسان ئەو هۆکارە ئەو پاوانخوازیە ئەوەی کە لە دەسەڵاتە ئەبێ خەمخۆری میلەتی خۆی بێت نەک خەمخۆری گیرفانی خۆی
بەڵام بەداخەوە ئێمە لە ناوخۆ خەمخۆری گیرفانەکان زیاتر بوون تا خەمخۆری میلەت بۆیە ئەوە وەزعی ئێمە بوو پاشان بەڕاستی ئەگەر ئێمە خاوەنی مەبدە بین بین ئێستا فۆرماتی ڕابردوو بکەین ڕابردوو کرا ئەوەی کە بوو ئەوەی بەسەر ئێمە هێنا کۆمەڵی هۆکار وای لێکرد بوو بە کاتالی زۆر کە ئەم وەزا بەسەر کووردا بێت بەڵام ئێستا ئێمە ئەگەر خەمخۆری خۆمانین ئەگەر خۆمخۆری میلەتمانین ئەگەر خەمخۆری فەقیر و هەژارانی وڵاتەکەمانین ئەبێ بین لەسەر مەبدەیەک ڕێک بکەوین کە پێویستە پێگەی کورد لە بەغدا یەک خەین ئەمە چۆن ئەکرێت ئەوە چۆن ئەکرێت ینی ئەمە زای چۆن ئەکرێت پاوانخوازی حیزبیەکە لە دوای ئەنجامدانی ڕیفراندەمەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەموو دنیا پشتی کردە کوردیش خۆی پشتی لە یەکتر کرد و ئەسڵەن نەیانتوانی سەرکردایەتی سیاسی کورد نەیانتوانی لەسەر مێزێکی گفتوگۆ کۆ ببنەوە ئێوە ئەگەڕێتەوە بۆچی ئەمە مێژووی کورد هەروە بووە کورد خۆی نەیتوانیوە یەکدەنگ و یەکڕنگ بێ بۆچی باش ئێوەش بەشێکن لە مێژووی کورد ئێوەش زۆرتانەیە ئێوەش کورسایی خۆتانەیە چۆن ئەم گۆڕانکاریە ئەکەن ئێمە من قەناعەتم وایە ئەوە میلەت ئەبێ گۆڕانکاری بکات 26 ساڵی ڕابردوومان تێپەڕان میلەت هات بە زۆر بە دڵخۆشی دەسەڵاتێکی هەڵبژارد دەسەڵاتێک کە خزمەتگوزاری ئەو میلەتە بێت دەسەڵاتێک کە خزمەتگوزاری ئەم میلەتە ماڵبژاردننی کوردستانی ئێوە چنە بەغدا بەڵام بەغدا ئەمەش بنچینەیە ئەمەش بناغەیە کورسەکەتانە بێ بە 60 ئەبێ بە 70 کورسیش ئەمە بناغەیە ئەمە بناغەیە گیرێ ئەی چۆن گوێمە من ئەڵەم لە 2023ەوە بەڵێ ئەو پەیمانگایەکی ئەمریکی دیڕاستی ئەوەی کردووە کە لە 2023ەوە بەڕاستی بروجکسێری ئەمریکی کە پەیمانگایەکی فکری و لە بواری فکری و ئابوووریە ئیشەکە دیراسی ئەوەی کردووە کە بەردەوام کورد بەشێک بووە لەو تەوافقە سیاسیە بەڵام بەداخەوە ئەو تەوافقە سیاسیە وەکو وتم لە ئاستی حیزبی کراوە نەک لە ئاستی حکومی بۆیە ئێمە ئەمڕۆ ئەم واقع ئەمانەیەکەم قمبیخان کاویساب کورد چۆن مامەڵە لەگەڵ عێراقی ئەمڕۆ بکات عێراقێک کە مەترسی ئەوە هەیە لە قۆناغی داهاتوودا لە یعنی پەرلەمانی داهاتوو لە کابینەی حکوومەتی داهاتوو بە زۆرینە ئیش بکرێت مەبدەئی شەراکەت و تەوافق کۆتایی پێ بهێنرێت کار بە زۆرینە و کەمینە بکرێت وا بزانم هیچ شتێکیش ڕێگر نییە لە شیعەکانم کارە بکەن کاگیادگارەمە خطورەتێکە قیادەی کورد حق لە بەرچاوی بگرێت ئەم لە بەرچاوی گرتووە من پێم وایە تاڕادێکی بۆ نەکراوە ئیشی بۆ نەکراوە کە من پێم وایە خولی ئەمجارەی پەرلەمان خولێکی قرس دەبێ نەخشەی سیاسی عێراق دەگۆڕێ ئەو نەخشە سیاسی عێراق لەوانەیە چکە ئەوشمان بیر نەچێت لەلایەن شیعەکانەوە لیست و لایەنی تر هاتوۆتە لیستی تر زۆر هاتوۆتە پێشەوە لەلایەن کوردەوە لیستی نوێ هاتوۆتە پێشەوە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە یەکریزی پەیڕۆ بکەین تا نەمانتوانیوە سیاسەتە هەڵەکانی داوا لە خەڵکەکەن بکەینەوە کاگیادگارە ئێوە چۆن داوا لە خەڵکەکەن دەنگتان پێ بدات خەڵک بە چ دڵخۆشیەکەوە دەنگ بە ئێوە بدات کارزان ئێمە گوتم ئەو خولێکی قورسە دەبێ ئێمە تەواجودی گەورەمان لە بەغدایە هەبێت دەبێ بتوانین ئەو کورسانی کە کورت هەیەی زیاتریش بێنێ چەکی دەستان چییە؟ چەکی دەستمان بەڕاستی یەک ریزی خۆمانە کە ئەمە دەبێتە پاڵپشتیەک بۆ نوێنەرانی کورد یەک ریزی خۆمان نەمانی گەندەڵی پەیڕۆکردنی شەفافیت لە داهاتوو لە خەرجیدا هەموو ئەوانە کە قیادەی کورد تا ئێستا بێباک بۆ بەرامبەر بە هەموو ئەو بەرامبەر بە میلەتەکەی خۆمان ئاشکردنەوەی میلەتەکەمان بە حکوومەتی هەرێم کە ئێستا خەڵک متمانەی بە حکوومەتی هەرێم نەماوە هەموو ئەوانە دەبێتە پاڵپشتێک بۆ ئەوەی لە بەغدا لە هەمان کاتیشە ئەوەشمان بینەسێ دەبێت لە بەغداش تەوافق بێ ئەگەر لە بەغدا منطقی هێز پەیڕۆ بکرێت ئێمە ئەو کاتیش لە بەغدایە بەڵام هیچ بەیش ناکەن ئەو کاتیش من پێم وانە قرس دەبێت ئەلکەکە قرس دەبێت ئەگەر ئەوەش تەواوکەم لە هەمان کاتیشە ئێمە بتوانین لە بەغدایە تەسیری گەورەمان هەبێت کە هیچ حکومەتێک کە ئەوە دڵنیات دەکەمەوە کە هیچ حکومەتێکی عێراق بەبێ پێکاتی کورد دروست نابێ ئەگەر پێکاتی کورد ئێمال بکە من پێم وایە حکومەتە ناتوانێت ئیدارەی عێراق کەژاڵخان چەکی دەستی ئێوە وەکو ئەو کاندیدانەی کە بەنیازن هیواخوازن بچنە پەرلەمانی عێراق چییە؟ بەڵێ ئێمە عێراق هەر عێراقی ڕابردووە لە زمانی پۆل بریمەرەوە مەجلیسی حکومەوە تاوەکو یەک ساڵ کە ئەیات عەلاوی حکومڕانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە تا جعفەری ساڵێک بووە 8 ساڵ مالیکی و 4 ساڵیش عەبادیە هەمان هەڵوێستیان بەرامبەر کورد هەبووە وەکو قمریخان ئاماژەی پێکرد ئێمە خۆمان وەکو کورد خاڵی لاوازماندا دەستی عێراق دامانە دەستی نیاری خۆمان کەوا بێتن بۆ خاڵە لاوازەی خۆمان پێگەی خۆی پێ بەهێز کات و ئەو وەزعیکەوە بۆ کوردی خولقاندیە بۆیە گرینگە ئەمە سەرەتا لێرە بە یەک دەنگ بە تەبایی زمان 4 ساڵی تر
لە باسی هەڵبژاردنێکی ترە من هەمان ئەم شتانە بە هاوڕێکانی ئێوە ناڵێمەوە. ئێمە بڕیارمانداوە بە دەستور کێشەکان چارەسەر بکرێتن نەک بە شەڕ و بە کودەتا بۆیە کاتێک کە بە دەستان وایە دەستور ینی دوێنێ شەویش لە بەرنامەکە وتیان دەستورێکی تا ڕادەیەک باشە کێشە لە دەستور نییە کێشە لە جێبەجێکردنیەتی لە جێبەجێکردنیەتی تا ئێستا لە 2023 و 2005 کە دەستور نووسراوە دەستورێکی باشە کوڕۆڵی کاریگەری تێدا هەبووە بەڵام مادەکان و بڕگەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ نەکراوە دەستورەکە پێشێل کراوە ئێمە بە تەبایی لە عێراق پێت وایە حساب بۆ دەستور بکرێت نەخەرەوەی کە بەرامبەر کوردە نەخەر ئەگەر حساب بۆ دەستور بکرابایە کورد تووشی ئەو حاڵەتە نەدەبوو لەوەی زۆری نەحکم دەکاتن گەورەترین هێز کەوا زۆرینەی کورسیەکانی هەیە ئەوە حکم دەکاتن لەسەر کورد بەڵام گرینگە کە بەڕاستی ئێمە وەکو کورد بەنسبەت جەنابتەوە وەکو کاندیدێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان گرنگترین خاڵ کە لە ئەولەویاتی کاری فراکسیۆنە کوردستانەکان بێت لە بەغداد چییە؟ زۆر بە کوردی گەرانەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان شایستە داراییەکان مادەی 140 گەرانەوەی ناوچە دابراوەکان تا ئێستا کە بەپێی کاندیدەکانی پێشەوە شەمانەیان وت لەسەر هەمان ڕێچکە دەڕۆین بەڵام ئەوەی ئەمجار وەکو دەڵی کورد ئەمجارە بریندار کراوە هەموو وڵاتانی دەوروبەر وڵاتانی کۆمەلگای نێودەوڵەتی دژ بوون بەرامبەر بە دەوڵەت بوونی کردەوە کورد ئەمجارە دەبێت هەرچی هەوڵی داوە گەڕانەوەی پێگەی خۆی پێگەی سیاسی خۆی لەناو بەغدا کار بۆ ئەوە بکاتن یەکدەنجی و یەکرزی بپارێزێ بۆی بتوانین لەم خولەدا مافە دەستوریەکانی کاک حاکم ئازاد کورد تاقیکردنەوەیەکی کرد لە 25 ئەیلولی ساڵی ڕابردوو بە ناوی ڕفراندەمی سربەخۆیی کوردستانەوە بینیمان زیاتر لە 70% وڵاتیان بەشداریان کرد لە دەنگدەرەکان بەشداریان کرد و زیاتر لە 90% دەنگەکانی بەدەستێنا بەڵام نەمانتوانی لە عێراق جیابینەوە و خۆشتان بینیتان ئابلوقەی سیاسی ئابلوقەی دیپلۆماسی ئابلوقەی سەربازی ئابلوقەی ئاسمانی هەموو شتێکیان بەرامبەر بە کورد کرد کەواتە قسەکە لێرە ئەوەیە کورد ئەبێ بچێتەوە بەغدا ئێوە کە ئەچنەوە بەغدا چەکی دەستان چ کارتێکی فشارتان هەیە کە لەوێ بەکاری بێنن بتوانن قورساییەک بۆ کورد کێشێک بۆ کورد بگەڕێنەوە ئێمە بە هەمان منطقی ڕفراندۆم کە حەقی شەرعی و پرانسیپی مافی چارەنووسی خەڵکی کوردستانە دەچینە بەغدا تەوافق ئەوەی کە قمرێ خان باسی کرد تەوافق علاقەی بە حزبەوە نییە دەستوری عراق لە ئاساسی تەوافق بە تەوافقی دانراوە لە دەستوری عراقدا بەڵانس دیاری کراوە هاوسەنجی شەراکەت دیاری کراوە لەگەڵ ئەوەش کە هەموو هەوڵێک دراوە کە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بە شیعاراتی حزبی کەم بکرێتەوە یەکێک لە ئەرکەکانی ئێمەیە کە پێگەی و مەکانەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان سۆبەکتێکی یاسای نێودەوڵەتیە شخصێک قانونی نێودەوڵەتیە هەموو کۆڵەگە ئەساسیانەی هەن ڕفراندۆم سلماندی کە خەڵکی کوردستان و گەلی کوردستان سۆبەکتێکی یاسای نێودەوڵەتیە هەموو پرانسیب و بنەماکانی تێدان بۆیە گوتم چوونی ئێمە و ئەم خولەی ئەم جارە لە بەرامبەر ئەو هەموو ئانوسات و ئەو زروپە مۆزعی کە ئێستا عراقی پێدا تێدەپەڕێ ئەو هەم پاشگەز بوونەوەیە ئەو هەموو نادوی دەگرتنان ئەو هەموو پاشگەزبوونەوە لەو پرانسیپانەی کە لە ساڵانی ڕابردووە خولێکی یەکلاکرەوە دەبێ دوێچانەوە دەڵێم چوونی ئێمە وەزیفێکی ئەخلاقی بکرێت بۆ ئەوی ئەم خولە یەکلاکەرەوەی لە بەرژەوەندی و بە قازانجی کورد بکەوێتەوە دەبێت کورد هەموو شەڕێک بکە شەڕێکی دەستوری بکە و وەزیفەی ئەخلاقی نیشتمانی خۆی جێبەجێ بکە دەبێ لەگەڵ لایانی بەرامبەر لێک تێبگەین بۆ یەک جارەکی چی هیوایەک هەیە عراق کورد لە بەغدا بمێنێتەوە یاننا سپاس دەکەم قمریەخان لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم بە 2005-2010 بژاردننی ڕابردووشدا ینی کورد 77 کورسی 57 کورسی 62 کورسی ئێستش پەیمانگاکانی توێژینەوە ئەوانەی کار لە بواری توێژنەوە کە ئاماژە بەوادن ئەگەر زۆرە کە کورد ئەم جارە 56 ماینەس پلس 6 کورسی بێنێت یان 50 یان 62 کورسی چی بکرێت بۆ ئەوەی کورد لە خولی داهاتوو سەنگی هەبێ لە ڕووی کواڵەتیەوە نەک کوانتتی لە ڕووی چۆنێتیەوە نەک چەندێتی قورسایی خۆی بسەلمێنێ و بە عێراقیەکان بڵێ مادامێەوە قبولتان نەکرد ئێمە جیابینەوە ئێمە ئەبێت ئاکتەرێکی کاریگەر بین لەسەر گۆڕەپانی سیاستکردن لە عێراق قسەی ئێمەش لەسەر بەڕاستی چۆنیەتیە واتە چۆنیەتی ئەدای کورد لەوێ کاریگەری خۆی ئەبێت بەڵام ئەگەڕێتەوە وەک پێشتریش باسم کرد دەبێت کورد
بەڕاستی واز لەو هەڵانەی کە ڕابردوو هەیەی دووبارەی نەکاتەوە دەبێ وانە لە ڕابردوو وەرگێ کە بێت دەست بخاتە سەر ئەو برینانە کە وای لێکردین کورد پاشە کشێ بکات بۆیە زۆر گرنگە بەڕاستی هەموو حیزبەکان بەتایبەت ئەو حیزبانەی کە لەسەرەوەی دەسەڵاتن بە ئەدای خۆیانە بچنەوە بزانن چیان کردو بەرامبەر بە میلەتی خۆیان ئەبێ چۆن ئەم بارە لارە ڕاست کرێتەوە ئەمە بە یەک حیزب و دوو حیزب ناکرێت وەکۆڵەن تێکدان ئاسانە بەڵام بنیادنار قورسە ئەبێ هەموو بەشدار بن لەو بنیانانەدا ئێمە کە دەڵێن باسی یاسای حەشدی شعبیە کرێ کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لەو حیزبانە ئەوە سەروەریە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان کە دەنگی بە یاسای حەشدی شعبی نەدا چونکە هەر ئەو کادەوەی خوێندەوەکە ئەو حەشدی شعبیە وەکو ئاماژەی پێکرا هەموو ئەحزابی عێراقی عەرەبی هەموو کاتێکە یەت بەرژەوەندی کورد دێتە پێشەوە هەموو یەک دەنگن ئەبینین لە کەمکردنەوەی بودجەی هەرێمی کوردستانە بە پێی دەستور کە لە 170 هەموو متتەفق بوون زۆرینەی دەنگی هێنا کەواتە ئێستا ئەبێ کورد زۆر وریابێ زۆر بەخۆیان بچێتەوە بە فەرتەوازەی و ئەملاولا ڕوو لە بەغدانەکان. کاگەی سعد لە سی چرکەیە ئەم پرسیارم بۆ چوارتانەیە گەر وەڵام بیتەوە بە بەڵەیە بە نەخێر وەڵامیان پرسیارم بەرەوە ڕازید لە ئەدای پەرلەمانتارەکانی پێشوو لە پەرلەمانی عێراق هەمویان ئەوانی خۆمان ڕازیم تا ڕادەیەکیش لەوانی هەموو فراکسیۆنە کوردستانێکان لە هەندە بابەت بەڵام لە هەندە بابەت یەکریز نەبوو. چه ئیزافەیەک بۆ کاری ئەوانەکەی تۆ بچیت؟ من پێم وایە لە بەغدا دەبێت پێش هەموو شتێک یەکریزی و یەکڵوێستی هەموو لیستەکان لە بەغدا لە کورد ئەویان کە زۆر گرنگە ئەویان کە زۆر چی ئەەکەی شەڕی لەسەرەکەی بۆی بیکەینی بە ئەنجام ئەوەی تر شەڕکردن لەسەر ئەو مافانەی بەتایبەتی ئەو مافەنەتەوەیانەی کە لە بەغدا بڕیاری لەسەر درێ ئێمە دەبێت تا ڕادەیەکی زۆر دیفاع لەو مافانە بکەین کە نەهێڵین میلەتەکەمان زەرەر بکات. سپاس دەکەم کەژاڵ خان ڕازید لە ئەدای پەرلەمانتارانی پێشوو لە پەرلەمانی عێراق؟ من لە ساڵی 2003 و لە 2000 تا 2005 لە بەشداری مەجلیسی حکوم کە مامۆستا سەلاح الدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشدار بووە تاوەکو پەرلەمانتارانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە ئەدای فراکسیۆنەکەی خۆمان ڕازیمە لە عێراق لە عێراق بڵێ مەبەستم عێراقا مامۆستا سەلاح الدین لەوێن دەربەشدار بوو لە مەجلیسی حکوم تاوەکو ئەو چوار پەرلەمانتارانی کە ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقن هەمیشە دەنجیان دلێر بووە لێرە شەڕی چاکسازیمان کردیا لەوێن دەری شەڕی نەتەوەیمان کردیا. تۆ بچیتە بناو پەرلەمان چی بۆ کاری هاوڕێکانت ئیزافاکەی؟ من کاری ئەوان هەمان ڕێچکەی ئەوان دەگرمە بەر دەبێت لەوان ڕێچکەی ئەوانە وترێت بەرهەمی نەبووە وەکو ئاماژەم پێدا نەک تەنها یەکگرتووی ئیسلامی لەو ڕۆوە گەروەریگرین ئەزانی چی کەجاڵ خان خەمی گەورەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابینکردنی موچەیەکی شایستەیە باشە هەموو پەرلەمانتارەکان بەبێ جیاوازی هەر هەمویان نەیانتوانی هیچ گۆڕانکاریەک بکەن نەیانتوانی 1 پۆینت لە بودجە زیاد بکەن کەواتە تۆ چۆن ئەو ڕێچکەیە هێزە کوردیەکان لە بەغدا پرد بوون ئێمە سەرەتا بەو پەیوەندێک کە خۆمان هەمانەوەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دەبێ هەوڵیشماندایە هەموو کار لەگەڵ ئەوەی دابوونەکە یەکگریزی نیوماڵی کورد بە یەک هەڵوێستی بە یەک دەنجی بڕۆینە بەغدا تەبایی ماڵی کورد و بە پێی دەستور ئێمە دەتوانین گەڕانەوەی بودجە شەڕی قوتی خەڵک لێ بکەین سەنگەری پێشمەرگایەتیمان بینە ناو قوبەی پەرلەمان دامەزراوەیەکی شەرعی هەڵبژێردراوە شەڕی خۆمان لێوێ بکەین نەک بە کاک حاکم ئازاد ڕازید لە ئەدای پەرلەمانتارەکانی پێشوو ئەم خولی ڕابردووی یعنی ئەوە یەسەی خەریکا بێ هەندێکیان بێگومان ڕازیم لە هەموو چی بۆ ئیزافاکەی بەڵام هەندێکیان ڕازی نەبووم هەندێکیان مۆدیلێکی یعنی زۆرێک لە خۆبەستنەوە و بەخۆ گرێدان بە ناوەندی عێراق و بە خەڵکی دیکە ئەمە مۆدیلێکە لە تاریخی کوردانە تۆ چی ئیزافاکەی خۆت من پێم وایە کە شتێک لە ئەولەویەتی شەڕکردن تەبێ ئەتەوێت ئەوانی تریش قەنەعات پێ بکەی بێنە سەر وەکو لە کوردەواری لە بێنە سەر دینی تۆ ئەولەویەتم ئەوەیە کە دەبێ هەموو کاندیدادی کورد پەرلەمانتاران لە بەغدان دەبێ بزانین کە چوونی ئێمە لە بەغدا تەنها وەزیفەیەکی ئەخلاقی نیشتیمانیە تەنها شەڕێکە بۆ ئەوەی کە ئەو مەسەلانی کە پەیوەندیان بە دۆز گەورەکەیان چارەسەر بکرێت. سپاس دەکەم قومریە خان ڕازیت لە ئەدای پەرلەمانتارەکانی پێشوو پێت وایە ئەو بەڵێنانەی بە خەڵکیاندا وەکو خۆشت ئاماژەت بە توێژینەوە یەکدا لە ئاست بەڵێنەکانیان بوون ئەی تۆ چی ئیزافاکەی دواتە دوو لە قەپرسیارەکە منەڵێم من لە ئەدای سێ پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕازیم چونکە قەنەعەتم وایە توانیان هەڵگری خەمی خەڵک بن ئەی فراکسیۆنە کوردستانیەکان هەرمویان وەکو یەکتیم
هەمویان وەکو یەکتیم نەخێر یەکتیم نەبوون بە هیچ شێوەیە. تۆ چی ئیزافاکەی؟ من بە هەمان شێوە هەڵگری خەمی هاوڵاتیان و گەل و میلەتەکەمە بم. هەوڵەدەم بەڕاستی ئەوەی کە ئەوان نەیان کرد ئێمە بیکەین و هەوڵەدەم لە ڕیشەوە ئەو زوعفەی کە کورد هەیەی ئێمە ئەبێ لە ڕیشەوە بنبڕیکەین چارەسەری بکەین چونکە ئەم کارە بە حەلی جەزری و ڕیشەیی ئەبێت بە حەلی زاهری نابێت. دێمەوە لاتەن یەک تۆزی تر پێم بڵێن کۆتاپەیامتان بۆ دەنگدەر چییە بەڵام ینی مەبەست مۆنیە ڕقەمی خۆتان بڵێن کاک حاکم ئازاد لە دە چرکەیە کۆتاپەیامت بۆ دەنگدەر ڕووی خۆت لە دەنگدەرەکەت بکە بڵێت لەبەر ئەمە دەنگم پێ بدە. دەنگ پێ بدا کە من دەتوانم شیاوم و هەموو ئەو شارەزایم هەیە کە بتوانم شەڕت بۆ بکەم و هەوڵ بدەم نەعەدالەتی بەرامبەر بەجا بەرامبەر کوردستان چارەسەر بێت. کۆتاپەیامت بۆ دەنگدەرەکانت بۆ من متمانەوە داوا دەکەم کەوا دەنگدەران دەنگمان پێ بدەن ئەو شەڕێکە موسەنە ئەمین لە پەرلەمانی بەغدا کرد لە ئەنجومەنی نوێنەران ئێمەش هەماندا کۆچکاری سەرخست سەرسەختی مافە دەستوریەکانی خەڵک بین. من چۆن لە 25 سێ توانیمان خەڵک بێن لە سەرجادە و خۆپیشاندان بکەین و لە دژی ئەوەی کە پاشەکەوتی موچە لەسەر خەڵک توانیشمان حکومەتەیەک بێتن بۆیە ئەگەر دەنگم پێ بدەن من هەمان شەڕ دەکەم لە بەغدا لەسەر قوتی خەڵک لەسەر مافی مامۆستایان و کە خۆم پێمە کە خۆم مامۆستام و وازمە دیفاع لە پی هاوپیشەکانی خۆم بکەم. بە هاوڵاتیان یاریمی کوردستان ئەڵێم کاتی بڕیاردانە با پێکەوە هەوڵ بدەین بۆ چەسپاندنی دادگەری و ڕوبەڕووبوونەوەی ستەم و گەندەڵی. سپاس. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ ئەڵقەی دوو لێرە لە قەڵای هەولێرەوە کۆتایی دێت. پرسیارەکە ئەوەیە بەڵێنی کاندیدەکان بەرنامەی حزبەکان هەمووی بەڵێنی جوان بەڵێنی یعنی هیوای تیا ئەبینی و بەرنامەی لیست و فراکسیۆنەکان هەمووی گرنگن بەڵام ئەوەی بڕیار دەدات و سەنگی مەحەکە دەرچوونی ئەم کاندیدانەیە بۆ پەرلەمانی عێراق و ئەو کاتە بەسەریانەکەینەوە بزان چەند بەڵێنەکانی خۆیان بردۆتە سەر ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی باسی هەڵبژاردن قبول بکەن تا بەرنمەیەکی دیکە سبەی شەو لە سلێمانیەوە ئینشاءڵڵا ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.